ئەم چالاکیە ئەوەیە کە پشتیوانی لە ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی ژەکەین لە هەردوو لاوە بەهۆی ئەوەی کە ئەبێ کورد هەمووی یەکڕیز بێ هەمووی یەکدەنگ بێ بە ئێمە ئەزانین کە ئێمە دوژمنمان زۆرە ئەوە داگیرکەری خاکانمان زۆرە کە خۆیان ئامادە کرد لە هەموو دەرفەتێک هجوومەکەنە سەر باشوور بۆ ئەوەی ئەزانن باشوور دەنگی ئازادە دەنگی ئەویش ببڕن بۆیە لێرەوە داوا ئەکەم هەموو کورد یەکدەنگ بێ بۆ ئەوەی دوژمنانمان داگیرکەرانمان ئەم هێز و دەسەڵاتەی نەبێ کە بتوانێت کوردستان داگیر کات. ئەوڕۆ مەسەلەی ژیان ئازادی هەموو دنیای تەنیوەتەوە و لە هەموو ئەوروپا ئیشی لەسەر دەکرێت بۆیە ئێوەش وەکو کوردان ئەبێ لە هەر چوار پارچەکە ئیش لەسەر بکەین کە ژنان بە تەواوەتی ئازاد بن ژنی یەکگرتوو بن یەکگرن بۆ ئەوەی ئەم دوژمنکاری و ئەم پیرۆزکردنەی ژنان کۆتایی پێبێت. بێگومان لەگەڵ بەرفراوانبووری سیستمی سەرمایەداری لە جیهاندا دۆخی ژیان ژنانی ژەتوانین بڵین بە تەواوەتی لە جیهاندا کەوتۆتە ژێر هەڕەشەوە دەبینین ئێمە لە ناوچە جیاجاکانی جیهاندا ڕۆژانە توندوتیژی بەرامبەر ژنان ئەبینین هەروەها باشووری کوردستانی یەکێکە لە ناوچەوانەی دەتوانین بڵین کە ئارام نییە بۆ ژنان کە بە تەواوەتی بتوانن خەون و خولیاکانی خۆیانی تێدا جێبەجێ بکەن دەبینین کە توندوتیژەکان لە باشووری کوردستان بە ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە. بێگومان لەم کاتانەدا ئێمە وەکو کۆمەلگا پێویستمانە کە هەمومان ڕوبەڕووی ئەو توندوتیژیانە ببینەوە کە لەسەر ژنان بە تایبەتی ئەم ئەرکە ناکەوێتە سەر ژنان بەڵام ئەوەی زۆر گرنگە لەم کاتەدا لەم کاتە چارەنووسادەدا کە ژنان بە تەواوەتی لە باشووری کوردستان هەروەها ئێستا دەبینین کە بە دوورشمی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش سەرهەڵدانەکان بەردەوامیان هەیە دیسان ئەو دەسەڵاتە پیاوسالاری کە دەبینین لە باشووری کوردستانیش کە کوردستان باشووری کوردستان بەڕێوە دەبە هەمان ئەو دەسەڵاتەش ئەتوانین بڵین کە لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر لەسەر ژنان دەکات جا ئێمە پێویستیمان بە بێگومان کە لە هەموو دەوری زمانێک پێویستیمان بەوەیە کە ژنان لە خۆیان کۆ ببنەوانێ و پەرە بە خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی خۆیان بدەن چ سەبارەت بە مافەکانی خۆیان بێ بێگومان چ سەبارەت بە مافە نەتەوەیەتەکانیان بێ بێگومان یەکێتی نەتەوەیی ئەمە دەتوانین بڵێن بە گشتگیری پرسێکی تەواو لەسەر هەموو کوردێک لە هەر جەیەک بێت بۆ مەسەلەی پرسی نەتەوەیی بۆ ژنان وەک هەمیشە کە لە کۆمەڵگەدا دەست پێشخەری بەرەو چارەسەری هەموو کێشەکان بوون بێگومان بۆ مەسەلەی پرسینەتەوەی ژنان دەبێت کە یەکێتیەکی ژنان ئەوە بکەن پێم وابێ ئێستا لێساتا بلاتفۆرمێکی ژنان کە هەوڵ دەدرێت کە بەڕێوە بچێ بۆ بەرەنگاربوونەوەی هەم ڕەوشی داگیرکاری هەم ئەو توندوتیژیانەی لە ڕێگەی دەسەڵاتی پیاوسالاریەوە لەسەر ژن دروستە بێت لەسەر ئەم توندوتیژیانەی کە لەسەر باشووری کوردستان بەڕێواچێ هێڵی خیانەتە هێڵی داگیرکەرە بە پێشڕەوی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێشڕەوی ناوخۆ هێرشەکرێتە سەر باشووری کوردستان لە ڕێگای چیمیابارانەوە لە ڕێگای تارەی بێفڕۆکەوانەوە لە ڕێگای هەموو ئەوەی چەکەی کە قەدەغە کراوە لە هەموو دنیادا لە هەموو جیهاندا لە باشووری کوردستان بەکاردێ لەسەر گەلی کورد بەکاردێ ئەمە شتێکی ناڕەوایە لە بەرامبەر گەلی کورد لە بەرامبەر کوردستان لە بەرامبەر باشووری کوردستاندا بەکاردێت ئێمە دژی ئەو گەندەڵیانین دژی ئەو هێرشانەی کاکرێتە سەر باشووری کوردستان پێویستە گەلی کورد هەموو یەک ڕیز بێ یەک دەنگ بێ یەک هەڵوێست بێت یەکگرتنی ژن پێشکەوتنی تەواوی مرۆڤایەتیە تا ژن ئازاد نەبێت گەلیش ئازاد نابێت هیچ وڵاتێک ئازاد نابێت تا ژن ئازاد نەبێت ژنیش پێویستی بە یەکڕیزیە پێویستی بە کۆنفرانسێکی نەتەوەییە پێویستی بە یەکگرتنە پێویستی بەوەیە کە ژن یەک دەنگ و یەک ڕەنگ بێت گرنگ نییە سەر بە چ لایەنێکە لە سەر بە چ وڵاتێکە سەر بە چ شوێنێکە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئینسان کە ئێمە هەمووی ژنین هەمووی یەک ڕەنگ بین یەک دەنگ بین پێویستیمان بە کۆنگرەیەکی نەتەوەییە کە زۆرترین ژنی تیابێ و ڕەنگی ژنی تیابێت ژن ئەتوانێت پێشەنگایەتی شۆڕش بکات پێشەنگایەتی گەلێک بکات پێشەنگایەتی تەواوی مرۆڤایەتی بکات ئەوەش بەچی بە بەرخۆدان بە دەنگێکی ئازاد بە تێکۆشان ئەتوانێت ئەو پێشکەوتنە بەرقەراکە و ئەو پێشکەوتنە بەرەو پێشەوە بەرێت